دوای ئەوەی لە ماوەی ڕابردوودا هێرشی بوزیەکان لە میانمار بۆ سەرکەمینەی نەتەوەی ڕۆهینگیای مسلمان ڕووی لە زیادبوون کردو لەسەر ئاستی جیهان دەنجیدایەوە لە هەرێمی کوردستان بەشێک لە شار و شارۆچکەکان بە میکانیزمی جیاوازکردبوونەوەی ناڕزایی و پشتیوانی بۆ گەڵی مسلمانانی بۆرما دەستی پێکردو هێشتا بەردەوامە. لەو چوارچێوەیەدا لە قەزای خەبات ژمارەیەک لە مامۆستای ئاینی و چالاکانی مەدەنی و بەشێک لە هاوڵاتیان گردبوونەوەیشی ناڕزاییان بەرامبەر بە کوشتن و ستەملێکردنی مسلمانانی بۆرما بەڕێوە برد. لە گردبوونەوەکەدا بەیاننامەیەک ئاراستەی دەسەڵاتدارانی جیان کرا کە تێیدا جەخت لە پشتیوانی گەڵی کورد و سەرجەم گەڵانی مسلمان بۆ لێقەوماوانی بۆرما کراوەتەوە. ئێمە بەتوندی ئیدانەی ئەو کارە توندڕەوانە ئەکەین و هەروەها بە نائینسانیانە لە قەرەمی ئەدەین و بە هەموو جیهانی ڕادەگەین کە ئێمە وەکو میلەتی کورد کە دژی هەر جۆرەتون تاوانێکین دەرحەق بە هەر کەسێکی بکرێتن لە ژێرە هەر ناونیشانێکەوە بی لێرەوە هاوسۆزی و هاوخەمی خۆمان دەخەینە پاڵ هەموو ئەو کەسولایانەی کە وجدانیان هەیە و خۆیان بە مسلمان و بە دیفاعکەر ئەزانن. هیوادارین کۆمەڵگەی نێودەوڵەتی هەڵوێستی جددی هەبیت و بێدەنگ نەبی لە ئاست ئەو تاوانە گەورەیە و ئەنجامدەرانی ئەو کارە ڕووبەڕووی سەزای توندی خۆیان بکرێنەوە. ئێمە وەکو مامۆستایانی ئاینی وەکو ڕۆشنبیران وەکو دانیشتوانی قەزای خەبات هاتین ئەو ڕۆکە گربوونەوەی ناڕازی لە بەرامبەر چی لە بەرامبەر ئەو هەموو زوڵم و تعدای لە برایانمان لە خوشکانمان لە وڵاتی بۆرما دەکرێت. تەمەشاکە چەند ئازار و ئەشکەنجەن چەند لا ناڕەحەتین ئێمە وەکو کورد زۆر ناڕەحەتیمان چێشتووە زۆر لە ئازار و ئەشکەنجەدا بووین بە درێژایی مێژوو لۆیە کاتێکەوە لە بۆرما لە هەر شوێنێک کەوا مسلمانان لێیان دەدرێت تێ هەر دەدرێن دەسووتێن دەبڕێن ئێمە هەست بەو ئازارەیە دەکەین بۆیە هاتین ناڕازین ناڕەحەتین بەو هەموو زوڵم و تعدای. ئێمە وەکو بەشێک لە چالاکوانەکان و ڕێکخراوەکانی کۆمەڵی مەدەنی لە قەزای خەبات و دەوروبەری بە پێویستمان زانی بۆ ئاگادارکردنەوەی ڕای گشتی جیهان و هەروەها گەیاندنی دەنجی مسلمانانی بۆرما بە سەرجەم وڵاتانی جیهان و نەتەوەیە گرتوەکان هیوادارین نەتەوەی گرتوەکان بە زووترین کات بێتە سەرخەت و هەر هیچ نەبێ ئەم کردارە نامرۆڤانە بە جینۆساید بناسێنێت و بکەرانی ئەو زوڵم و زۆرە لە جات ئەوەی خەڵات بکات و خەڵاتی ئاشتی و خەڵاتی نۆبلیان پێ ببەخشێ بەڵکو دادگایی بکرێن و لە بەبەرچاوی هەموو جیهانەوە تۆڵەی مسلمانانی بۆرما و وڵاتی میانماریان لێ بکرێتەوە. ڕێخەرێکی گردنەوەکەش بۆ پێیان دەڵێت دوای ئەوەی بەبەرچاوی هەموو جیهانەوە بوزیەکان بەردەوامن لە کوشتن و دەربەدەرکردنی مسلمانانی بۆرما ئێمەش وەکو چالاکانی مەدەنی هەڵساین بە ڕێخستنی ئەم گردبوونەوەیە بۆ سەرجەم چین و توێژە جیاجیەکانی قەزای خەبات. کاتێ ئینسان لە درامایەک دیمەنێکی تراژیدیا دەبینێ وجدانی ئازار لە چزا ئەوەی کەەوە دیمەنێکی ڕاستەقی نەبێ برایانمان لە بۆرما بە ڕاستەقینەی بەرچاوی کەناڵەکانی ڕاگەیاندن بە بەرچاوی جیهانەوە پارچە دەکەن ئەوە جێگەی نیگەرانی ئێمە بوو وەک میلەتی کورد بە شێوەیەکی گشتی و بە تایبەتریش چالاکوانانی قەزای خەبات هەر بۆ ئەمە بەستا ژمارەیەک لە چالاکوانی خەبات ئەو بیرۆکەمان بۆ هات لەگەڵ مامۆستایانی ئاینی بێکەوە کۆبووینەوە و داوای مۆڵەتدانمانوەگر ئەوە بە خۆشحاڵیەوە مۆڵەتەکەیان پێداین و ئێمەش وەک زۆربەی لە چین توێژەکانی قەزای خەبات بەشداری ئەو گربوونەوەیان کرد خۆشحاڵم بۆیکەوە بەشێک زۆر لە خەڵکی خەبات پەسەندی ئەو گربوونەوەیان کرد و بەشداریان کرد و جێگەی ڕێزە. شەپۆلی ناڕزایی و ئیدانە دژ بە ڕەفتاری نامرۆڤانەی بوزیەکان بەرامبەر مسلمانانی بۆرما ڕوو لە هەڵکشانە. ناڕزایەتی و هەڵوێستی هاوڵاتیانی کوردستانیش وەک بەشێک لەو شەپۆلە خۆی دەنوێنێ بە بڕوای چاودێران بەردەوامی ناڕزایی لە ناوچە جۆراوجۆرەکانی جیهان پێشبینی دەکرێت وڵاتانی بێ هەڵوێستیش ناچار بە هەڵوێست وەرگرتن و گوشار خستنە سەر دەسەڵاتدارانی بۆرما بکات تا دەست لە کوشت و بڕی مسلمانان هەڵبگرن. زریان سدیق کەناڵی ئاسمانی پەیام هەولێر.